بۆ هەندێک کەشتی لە بیرەچێتەوە، بۆ زۆر جارێ مەداڵغە لێ، بۆ مناڵەکانمان کاتچنە تاقیکردنەوە دواییەنەوەڵە وڵا زۆربەی شتەکانم بیر چوانێ، بۆ جاری وا هەیە ڕۆین بە ڕێگای و هاوڕێیەکمان نەبینین ناوەکەیمان لە بیر چۆتەوە، هەندێک جاری حراجیمان بۆ دروستە بێت، ئەکی دەمانە هەمووی هۆکاری هەیە. جا بۆی لەوە تێبگەین جارێ بێ بزانین مێشکی ئێمە لە چی پێکاتوە، ئەو زانیاریانە چۆن خەز نەبێت. ینی بەڕێستان هەمووتان مۆبایلتان هەیە و کامێرانی کە ئێستا وێنەی ئێماگرێ میمۆریتیایە، مێشکی ئێمەش میمۆریتیا، ئێمە سێ میمۆریمان هەیە، خی گەورە سێ میمۆری بۆ دروست کردوین. یەکیشیان پێڵێن هەستەیادکردنەوە. یعنی چی هەستەیادکردنەوە؟ ئێستا من بەڕێستانە بینم وێنەکەی ئێوە لەسەر چاوی من با بڵین کە لە دواوە شاشەکەیەتی ئەتوانی بڵێ لەوێ وێنەکە دەرەچێت، ئەمە میمۆری یەکەمە. مەسەرم ئێستا من قسە ئاکەم ئێوە گوێتان لە دەنگی منە، دەنگی من لە ناو گوێی ئێوەیە کە پێشەوەی بڕوا بۆ مێشک شتێک ئەسەواری شوێنەواری بەجێڵێ، ئەمە میمۆریەکی ترمانە بە هەمان شێوە بە نیسبەت هەستەوەرەکانی ترەوە. دوای ئەو زانیاریان ئێسام قسانەی منەیکەم ئەکیت تۆ یەکەم جار جۆ لێ ئەبێ بە ئەم حاسەیە ئەم هەستەوەرە، دوایی لە ڕێگەی دەمارەوە ڕوا بۆ مێشک، لێرە بەشی لای چەپی مێشکمان کۆمەڵێ دەمارەخانەی تیا میمۆری تایە، لەوێ زانیاریەکان خەز نەکرێ، کەواتە قۆناغی یەکەم کردنی ئەم زانیاریانەیە کە تۆ لە ڕێگەی هەستەوەرەکانە وەریەگری بیکێ بە شفرە، چونکە مێشکی ئەمە بەڕێزان ئەم قسەی من تێناگات، مێشک ئەم قسەی من تەفسیر ناکات، بۆیە هەر گوێچکەی ئێمە بە تەبیعەت وایە ئەو دەنگانە ئەگۆڕێ بۆ شفرەیەک بۆ کۆدێکی تایبەت مێشک لی تێگە خەزنیەکات. باشەوە زانیاریەکانمان خەزن کرد لە میمۆریەکەمانە، دوای ئەوە بێ ئەم زانیارێنە بمێنێتەوە بەڕێزان. ئێستا تۆ شتێکە خوێنیتەوانێ ئیمتیحانە هەیە، یا لەم کۆڕەیە دانیشتووی لەم بەرنمەیە دانیشتووی گوێ لەم قسە ناگری، باشم زانیاریانە ئێستا تۆ بە پێی ئەو میکانیزمەی باسمان کرد معلوماتەکان خەز نەکەی لە ناو مێشکتا، ئەی نابێ بپارێزرێت، بێبێ بیپارێزین. سا مۆبایلەکەی تۆ تەسویری منەکە، تەسویری خۆیەکە، تەسویری شتێکەکە، ئەی نابێت لە ناو میمۆرەکە بمێنێتەوە، معقولە پاش 5 دقە لەبیر بچێتەوە بسڕێتەوە. کەواتە قۆناغی دووەم چیە؟ قۆناغی تەسجیلکردنە، تۆمارکردنە، لە ناو میمۆریەکە تۆمارەکرێ، عەمبارەکرێ. وەکو وتیشمان سێ میمۆریمان هەیە، میمۆرییان ئەوەیە هەستەکانە، یعنی ئەوەی لە حەواسەکانمان ئەو دەنگەی من ئێستا، بەڵام ئەم دەنگەی من ماوەیەکی کەم لە چاوتروکانێکە لە ناو گوێ نامێنێ، بۆیە بێ بڕوا بۆ میمۆری دووەم کە پێڵێن ماوە کورت، وەکو لە ناو مۆبایلەکانمانە هەیە، ماوەیەکی کەم ئەم معلوماتە ژەمێنێتەوە، بە ناوەکەی دیارە میمۆری ماوە کورت، یعنی بۆ ماوەی نیو سەعاتێک کەمتر زیاتر بە پێی بابەتەکە ئەگۆڕێت ئەمێنێتەوە. ئەی باشە تۆ معقولە ڕۆژانە کۆڕ و کۆبوونەوە هەیە، ئیشە هەیە، لەگەڵ خزم و کەسە قسە ئەەکەی، معقولە دوای نیو سەعاتەمەوی بیر بچێتەوە، ئەیمانەیە بێ لە سفرەوە دەست پێ بکەینەوە، لەبەرەوە نەخێت ئەچێ بۆ میمۆری سێم کە پێڵێن میمۆری ماوە درێژ. ئەم میمۆری ماوە درێژە ناوەکەی بەخۆیەتی ماوە درێژ، بۆ ماوەیەکی تر هیوا هەیە بۆ 1000 ساڵە مێنێتەوە، ئەگەر ئەو کەسە خۆ نامێنێ، مەبەست مەڵێن ئەگەر ئەنگو حەزرەتی نوح 950 ساڵ ژیاوە، هەتا لە ژیانە بمێنین ئەم زانیاریانە ئەمێنێتەوە، ئیلا لە هەندی حاڵەتە، یا تووشی سەدمەیەکی نەفسی بین، ئینسان تووشی فقدان زاکی رابێ، یا خوانە خواستە وەرەمێک لە مێشکمانە دروست بێت، زەخت لە خانەکانەکە، خانەکانە کوژێ و خانانەی معلوماتانی تیا تۆمارکراوە، چۆن ئێوە کاسێتێکتانە بێگر کاسێتەکە بشکە، جاران شریتە بوو شریتی تەسجیل کە شریتەکە قرتا سەوتەکە نامە. بە هەمان شێوەش لەو حاڵەتانەیە ئەگەر ئەمە نەبێ نەخێت ئەم معلوماتانە هەتا ئێمە لە ژیان نەبین ئەمێنێتەوە. بەڵام لەوانەیە کێشەمان بۆ دروست بێ بە ئاسانی قۆناغی سێم گەڕانەوەیە، کەواتە ئێستا ئێمە سێ قۆناغمان هەیە، ئەبێ ئاگامان لێبێ لە هەر یەکێ لەو سێ قۆناغە بەڕێزان کێشە هەبێ لە لای ئێمە، کێشاکەوێتە زاکیرە و میمۆریەکەمانەوە، وتمان یەکەم جار وەرگتنە، خوا نەخواستێسان دێ مناڵ هەی گوێی گرانە، لە ناو پۆلە گوێی مەسەلەن ئەو مادەیەکی زەرباو هەیە، هەمومان نەزانین هەر جاری وا گوێمان پاکەینەوە، هەندێ مناڵگەت پێی نەزانین بۆیە بێ دایک و باوک زوو زوو سەیری گوێی مناڵەکەی کە، ئەگەر ئەو مادە زەرباوە ڕق بوو لە ناو گوێیە کونی گوێی گرتن و معلوماتەکان ئەم سەوتەی مامۆستا ناگاتە مناڵەکە، زۆر جا مناڵ هیچ تێ ناگە، فەقیرە ڕاست بە بێدەر ناچێ، سەعیەکە شتی بۆ باسەکەی بۆ لەبەرەوەی ئەم کونی گوێی گیراوە. کەواتە ئەم حاسەیە ئەم هەستەوەرە بێ گوێی ئەم مناڵە تەواو بێ، ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن، ئەو مناڵانەی کە گوێیان گرانە ئەبێ سەماعەیان بۆ بکرێ. باش ئەمە گوێمان لێ بوو، ئەگەر ئەو وێنانەی کە وەریەگرین سوورەکان
کتێبێکە خوێنیتەوە ئەگەر خەتەکانی جوان نەنووسرابی یا شاشەی تەلەڤیزۆن کە سەیریەکەی ئەگەر ڕسمەکان وازەح نەبێ ئەو کاتە ئەوەش خەلە لەکەوێتە معلومات وەرگرتنەکەەوە ئەوەی کە عیلاقەی بەبینینەوە هەیە.